کوردستان و هۆکارەکانی پاشەکشەی ئەم کەرتە هەروەها بۆ دیاریکردنی لانی بەرپرسیار لە دۆخەکە و ڕێگە چارەکانی دەرباسکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە شکست و کەوتنی یەکجارەکی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمەئەمین ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان گفتگۆی زیاتر دەکەین. کاک دکتۆر شێرکۆ سڵاو لە بەڕێستان بێ و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس، سڵاو لە ئێوەش. دەمەوێت لێرەوە دەست پێ بکەم لە ئێستادا کە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئاستەنگ و لەمپەڕی گەورە بووەتەوە، کێ بەرپرسە لە خراپی ڕەوشی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان؟ بێگومان حکوومەت بەرپرسە، چونکە لە هەموو دنیا حکوومەت چەند ئەرکێکی دیاریکراوی هەیە لەسەر و هەمویانەوە دابینکردنی لایەنی کەمی ژیان، دابینکردنی لایەنی کەمی خزمەتگوزاری، پاراستنی ئەمنیەت و ئاسایشی هاوڵاتیان. مەبەست لە لایەنی کەمی خزمەتگوزاری ئەو دیارە مەسەلەی خوێندنە، ئاوی پاکە، ئەوانەی کە پەیوەندیدارە بە ژیانی ڕۆژانەوە و لایەنی کەمی ژیانیش بەنسبەت فەرمانبەر مامۆستا موچەخۆرە موچەکەیەتی. لە کاتێکا کە تۆ نەتوانی ئەمانە دابینکەی بۆ خەڵک، بۆ موچەخۆر، بۆ مامۆستا، کەواتە تۆ ئەرکی سەرەکی خۆت لە دەستداوە کە ئەرکی دەوڵەتداریە و لەژێر هیچ ناوێکە ڕەوا نییە بەمە ئێستا بوترێ حکوومەت. بۆیە ئەوەی کە کەم تەرخەمە و ئەوەی مەسئولە لە بەرامبەر ئەوەی کە ئێستا بۆ کوردستان وای لێ هاتووە، بۆ هەموو قەیرانە سەری هەڵداوە و بۆ پرۆسەی پەروەردە لە دوو پارێزگا و لە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانە ئێستا وەستاوە. بێگومان حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو گروپەیە کە لە 26 ساڵی ڕابردووە چ لە ناو حیزبە چ لە دەرەوەی حیزب لە جومگەکانی حکومڕانیە مەسئولن و باڵادەستن و ئەوەندەی سەرقاڵی تێرکردنی حەز و ئارەزووە شخصیەکانی خۆیانن، ئەوەندەی تێرکردنی حەز و ئارەزووە بنەماڵایی خێزانیەکانیانن، بای ئەوە سەرقاڵنین بە استراتیج و بە دانانی بەرنامە و بە دروستکردنی ژێرخانێکی ئابووری پتەوە بۆ هەرێمی کوردستان. بەڕێستان باستان لەوە کرد کەەوە حکوومەتە بەرپرسیارە لە بایکۆتی هەوڵەکانی خوێندن، بەڵام هەندێک جار لێرە و لێوێ دەبیستین کە ئەوە مامۆستایانن کە بەرپرسیارن لە کەوتنی پرۆسەی خوێندن لەبەرەوە کە بایکۆتی هەوڵەکانی خوێندنیان کردووە. ئەوە مامۆستایانن. پرسیارەکەی من لێرەداوەیە کە بەرپرسن لە فەوتانی خوێندنی خوێندکاری منداڵە هەژارەکان یاخود ئەوە حکوومەتە شایستەدارایەکانیان پێنادات. بەڕێستان وەکو ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لەسەر ئەمە چ کۆمنتێکتان هەیە؟ لە ڕاستی ئەوەی مامۆستایان ڕەتفیعلە، یعنی ڕەتفیعلە لە بەرامبەر ئەو فیعلە نامەشروعە، ناڕەوا، نایاساییە زۆرم لێی کە گروپی حکومڕان و حکوومەتی هەرێمی کوردستان سەپاندویانە بەسەر خەڵکە کە بریتە لە پاشەکەوتی نایاسایی کە هیچ بنەمایەکی یاسایی نییە. یعنی لە هەموو دنیا نەبووە خەڵک عاقڵ بێ، بالغ بێ و سەر و 18 ساڵ بێ بەبێ حوسن و ڕەزامەندی خۆی بێن بڵێن وڵا پارە بۆ پاشەکەوتەکەین. یعنی ئەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەحدید بڕیاری 64 نایاسایی پاشەکەوت کە لە 3 2016 دەرکراوە، ئەمەیە بووەتە هۆی ئەوەی کە بایکۆتی هەوڵەکانی خوێندن کرێ. هەرچەند ئەگەر بە حەزی شخصی من بڵێ لە ڕاستیا من بۆ خۆم حەزەکەم مامۆستا دەوام کە لەبەرەوەی لایەنی کە من 4 مناڵم هەیە لە با بڵین مەکتەبی حکومیایە، بەڵام خۆ حەزجیایە لەگەڵ ژیانی ڕۆژانەی مامۆستا. ینی مامۆستایەک کە دەرونی ئارام نەبێ، کە گیرفانی بەتاڵ بێ، ناتوانێت لە ڕاستیا پرۆسەیەکی پەروەردە و خوێندنی سەرکەوتوو پێشکەش بە کۆمەلگا بکە. و مناڵی مامۆستاش بێگومان ئێستا لە ماڵەوەیە، لەبەرەوەی خۆ مامۆستاش مناڵەکانی هەر لە مەکتەبایە و هەر لە مەکتەبی حکومیشایە. بۆیە ئەوەی کە قسەیەکی واکە دیارە ئەو خەڵکە مەسئولە، با بڵێن گیرفان بەتاڵە، گیرفان پڕە یاخود بیرکردنەوە نزیک بینانن یاخود کورد بینانن کە تەنها و تەنها بیر لە بەرژۆندی شخصی خۆیان نەکەنەوە. مەسئولی یەکەم لە هەرێمی کوردستانە لەم دۆخەی کە دروست بووە لە بایکۆت، لە کەوتنی ساڵێکی خوێندن، لە هەموو ئەوانەی کە بەسەر و مەنتیقا هاتووە حکوومەتی هەرێمی کوردستانە. زۆر باشە. چەند مانگێکی کەم ماوە بۆ تەواوبوونی وەرزی خوێندن لە هەرێمی کوردستان، بەڵام لە بەشێکی زۆری ناوەندەکانی خوێندن لە زۆنی سەوز مامۆسان بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە. لە بەردەوامبوونی ئەم دۆخە چارەنووسی خوێندنی ئەم ساڵ و پرۆسەی پەروەردە لەم دەڤەرەدا بە تایبەت چی لێدێت؟
لە ڕاستیە لە دوای 2014ەوە کە ئەم بابەتی قەیران و پاشەکەوت سەری هەڵاوە بە تایبەتی لە دوای 2016وانەوە هیچ یەکێک لە ساڵەکان ساڵی خوێندن ستاندارد نەبووە لە هەرێمی کوردستانە هەر خۆی لە ئاساسەوە خوێندن لە هەرێمی کوردستانە لە ئاستی ستانداردا نییە ینی ئەوەی کە لە نێوان 180 ڕۆژ بۆ 190 ڕۆژ ئەمە لە ڕاستیە ئەزعەف الئیمانە جا ئێستا بە تایبەتی ئەمساڵ ینی زۆر کەمە و لە ئاستی ئەسڵەن نەبووە دەوامەکە بۆیە ئەگەر بەم شکڵە بڕوە بیبەستیتەوە بە ساڵەکانی تریشەوە ئەوە بێگومان هەم کاریگەریە لەسەر ئاسی زانستی خوێندکاران هەم لایانی دەرونی هەم لایانی کۆمەڵایەتی هەم ئەوەی کە ئەوەندەی تر خەڵک بێ ئومێد دەبێت و دەیان دیاردەی دزێو لە کۆمەلگا سەر هەڵەدات. بەڵێ ڕۆڵی پەرلەمانی کوردستان چییە لەم پەرسەدا؟ ئایا پەرلەمان دەتوانێت چی بکات بۆ خستنەوە سەرپەی پرۆسەی خوێندن؟ دیارەکە پەرلەمان مەصدەری تەشریع و یاسادانان و هەروەها چارەسەرکردنی کێشەکانە. لە پرسێکی وەها گرنگدا پەرلەمان دەتوانێت بە تایبەت لیژنەی پەروەردە چ ڕۆڵێک ببینێت؟ لە ڕاستیە ڕاستە پەرلەمان تەشریعەکە بەڵام ئەم بابەتی موچە هیچ پەیوەندی بە تەشریعەوە نییە ئەمە بڕیارێکی نایاساییە بڕیارێکە لە ئەنجومەنی وەزیریان بە کۆی دەنگی ئەو وەزیرانە دراوە کە لە ئەو ڕۆژە لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانە بەشدار بوون بەڵام بێگومان پەرلەمانی کوردستان بە دەستەی سەرۆکایەتەکەیەوە بە پەرلەمانتارەکانەوە بە لیژنەی پەروەردە خوێندنی باڵا و هەموو پەرلەمانی کوردستانەوە ئەبێ فشارێکی جددی ئێستا بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێگاچارەیە بدۆزێتەوە لایانی کەم ئەم حکوومەتە لە ئاسی ئەو بەرپرسیارەتیە بێ کە خۆی بە خەڵکی کوردستانی داوە بڕیاری 64 پاشەکەوت ئەڵێ ئەمە هەموو سی ڕۆژجارێ ئێمە ئەم چارەکە موچەیە دابەشەکەین و هەروەها مانگانە لەگەڵ بوونی داهاتە پیاداچوونەوە ئەەکەین بە پاشەکەوتە بە دڵنیایی ئێستا هەم داهات زیادی کردووە هەم نرخینەوت بەرز بۆتەوە ڕەنگە 100% نرخینەوت بەرز بوو بێتەوە و هەروەها ئێستاکە جۆرێک لە وتوێژیش هەیە ئەرچی پەرلەمانە وەرشی لایەنە سیاسیەکانە لە ڕاستیدا ئەڵکی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە ئەرچی دایک و باوکی تەلەبەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە یەکێتی مامۆستایانە گروپەکانی فشارە هەمومان بەیەکەوە فشار خەینە سەر ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی لە پێناوی چاکردنی ژیانی خەڵکە لە چوارچێوەی دەستوری عێراقدا بڕۆن مفاوەزاتێکی جددی و ڕێکوپێک و شایستە بکەن لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بۆ ئەوەی ڕێبکەون لەسەر مەسەلەی ئەو خلافاتانەی کە هەیەنە لەسەر نەوت و خاڵەستنووریەکان لەمەوە ئیتر دەلاقەیەکەکرێتەوە بۆ ئەوەی کە مەسەلەی بوجە و مەسەلەی موچە شارەسەر بێ کەواتە ئەرکەکە ئەرکێکی دەستە جەمعیە ئەرچی ئەو لایەنە سیاسیانەیە کە لە سلێمانی گەرمیان هەڵەبجە ڕاپەڕین باڵادەستن و جەماوەریان هەیە و دەنگی زۆریان هێناوە ئەرچی پەرلەمانتارە ئەرچی یەکێتی مامۆسایانە میدیایە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە خەڵکی بازاڕە ئەرچی دایک و باوکی تەلەبەیە هەمووی بەیەکەوە لە ڕاستیە فشارێکی جددی دروستکەین نەک مامۆستا بەتەنها بەجێبێڵی و لێرەوە ئەمە ببێ بە زەختێک لەسەر ئەم گروپە چاوچنەوەکە حکومڕانە بۆ ئەوەی لە چوارچێوەی دەستوری عێراقدا لەسەر قوت و ژیانی خەڵکی کوردستان ڕێبکەون بە بڕوای من هیچ شتێک نابێ هێڵی سوور بێ لە پێناو قوت و ژیانی خەڵکی کوردستانە لە چوارچێوەی دەستوری عێراقدا. زۆر باشە کاک دکتۆر کەواتە بەڕێسان وەکو ئەندامێکی لە ڕاستیە ئێمە ئەمەشمان کردووە بەڵێ ئەمەمان کردووە ئێمە لە حوتی یانزەوە یەکەم یادداشتمان پێشکەش بەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە کردووە بۆ ئەوەی حکوومەت ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری دەوت و گاز بێنە بەردەم پەرلەمان بۆ ئەوەی قسەیان لەگەڵ بکرێ محاسبەیان کرێ لێ پێچینەوەیان لەگەڵ بکرێ لەسەر موچە چارەنووسی موچە پاشەکەوت پارەی نەوت بۆی بزانین ڕاستیە خەڵکی کوردستان تاکەی لەم قەیران و نائەدالەتیە ژیان گوزەرێنێ چونکە ئەگەر بێتەوە بیرتان ئەو حیزبانەی کە دەستیان بە ئیشوکاری پەرلەمان کردەوە بە حساب لە پێش ڕفراندومە باسی ئەوە ئەکرا ئەیان و یەکەمیشی پەرلەمانی کوردستان مەسەلەی موچە بێ ئەی کوا چی لێ هات. زۆر باشە پێشتر ئاماژت بۆ کرد کە ئەرکی کەسوکاری تەڵەبە و هەروەها مامۆستا و فەرمانبەر و ئەرکی هەمویانە بەیەکەوە فشار لەسەر حکوومەت دروستکەن بۆی کە موچەی وەزارەتی پەروەردە و فەرمانبەران بەگشتی دابین بکرێت ئەگەر بێت و هەموو ئەم
لاانانەی کۆمەڵگا بەیەکەوە فشارێکی جدی لەسەر حکوومەت دروست بکەن. ئایا حکوومەت هەر دەتوانێت موچەدابین بکات یاخود ئەوەی کە پاساوی بۆ دەهێنێتەوە لەو حاڵەتانەشدا هەر ئەم پاساوانە بەرز دەکاتەوە؟ لە ڕاستی ئەم حکوومەتە هیچ متمانەیەکی نەماوە و بە معنای کەلیمە حکوومەتێکی شکست خواردووە. ئەگەر کەمترین ئاستی بەرپرسیارەتیان هەبووە ئەوایە خۆیان استیقالیان کردایە، دەستیان لە کار پێشایەتەوە و ڕێگایان خۆش کردایە. گروپێکی تر لە مودەیەکی زەمەنیە دەستیان بە وشوکار کردایە بۆ چەند ئیشێکی دیاریکرا و مەسەلەی مەلەفی مفاوەزات، مەسەلەی تێپەڕاندنی ئەم قەیرانە، مەسەلەی ئینتیخاباتێکی نەزیه بۆی نەخشەی سیاسی بە شێوەیەکی تر دابڕێژێتەوە لە هەرێمی کوردستانە. بەڵێ هیچ هێزێک نییە، هیچ حکوومەتیان نییە خۆی لە بەرامبەر فشاری جەماوەری هەمەلایەنان ڕابگرێ بە شێوەیەکی مەدەنی، بە شێوەیەکی ناتوند و تیژی، دوور لە هەموو شێوازێکی تونگوتیژی، بە شێوەیەکی شارستانیانە و مەدەنیانە کە بە دڵنیایی ئاستی وشیاری خەڵکی هەرێمی کوردستان زۆر زۆر بەرزترە لە ئاستی وشیاری ئەو گروپە چاوچنۆکە حکومڕانەی کە ئێستاکە کوردستانیان مەمدۆخە گەیاندووە و لەژێر هیچ باسا و بیانیەکە ڕەوانیە مامۆستا بە تەنها جێبێڕێ. و من داوام لە مامۆستا ئەوەیە ڕووبکەنە دایک و باوکی تەلەبە، کۆمەڵگای مەدەنی، خەڵکی ئازادی خواست، حیزبەکان بۆ ئەوەی بە هەمویانەوە پشتیوانیان بن و فشار دروستکەن لەسەر ئەم گروپە حکومڕانە. هەر تەنها یەک شتەڵێم، حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 2014 کۆمەڵێ بڕیاری دەرکردووە کە بەشی زۆری ئەو بڕیارانە ئەوانەی جێبەجێ کردووە کە لە دژی خەڵکی هەرێمی کوردستانە لە بابەتی پاشەکەوت و زیادکردنی باج و ڕسومات لەسەر خەڵکی. تەنها ئەو بڕیارەی خۆیان کە ئەڵێن لیژنەیەک دروست کراوە بۆ گۆڕینەوەی پارەی دۆلار بە دینار تەنها لە بانقی کوردستان نەبێ بەڵکو بێتە بانقە حکوومیەکان، هەر ئەم بڕیارە جێبەجێکەن ماگانە بەلای کەمەوە نزیکەی 40 بە 50 میلیۆن دلار ئەگەڕێتەوە بۆ داهاتی حکوومەتی کوردستان، هەر ئەوە بخەنە سەر پاشەکەوت لە 100% مەسەلەی پاشەکەوت ئەگۆڕێت و مامۆسایان و هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی زۆر بەرچاو سوودی لێوەرەگرن. باش. سەبارەت بە موچەی وەزارەتی پەروەردە کە بڕیار بوو لەلایەن حکوومەتی عێراقیەوە دابین بکرێت، ئێوە وەکو پەرلەمانتەرانی کوردستان چ زانیاریەکی نوێتان لەم بارەیەوە لایە؟ ئایا حکوومەتی عێراق موچەی وەزارەتی پەروەردەی هەرێم خەرج دەکات یاخود ئەوەی کە دەیکات کاتکوشتن و هەروەها خەڵک هەڵخەڵەتاندنە؟ لە ڕاستیدا ئەم مەسەلەیە مەسەلەیەکی سیاسیە، یعنی مەسەلەیەکی سیاسیە گۆڕاوە یاخود تەحویل بووە بە مەسەلەیەکی ڕقەمی و هەردوو لایەن هەم حکوومەتی ئیتیحادی هەم هەرێم نیەتیان پاک نییە لەگەڵ یەکتریە. هەردوو لایەن بەتایبەتی ئەو گروپەی کە ئێستا لە تۆپی حکومڕانین لە هەرێمی کوردستانە ئیشیان بەم گوتارە هەیە، ئەم گوتارەی کە بۆ نمونە بەغدا دوژمنە، بەغدا وایە، ئەمەیە ئەوەیە کە لەگەڵ ئەو ئەقلیەتە شۆڤێنیەشی کە لە بەغدا بە جۆرێک لە جۆرەکان حکمەکە و بڕوای بەوە زۆرینە هەیە، بڕوای بە سەرکەوتن و ژێرکەوتن هەیە، یعنی عەبادی سەیری هەرێمەکە وەکو تەسلیم بوویەکی شەڕ. لەبەرەوەی ئەم گروپە زۆر بە شێوەیەکی ناشرینانە لە 150 خاچی کوردستانیان دۆڕان و لەژێر ناوی ئابووری سربەخۆدا کوردستانیان بەم ڕۆژە گەیاندووە. بۆیە ئەوەی کە ئێمە لە سەرەتاوە پرسیارمان کرد و بە دواداچوونمان کردووە کە من دوێنێ و پێرێش لەگەڵ وەزارەتە بە دواداچوونم لەسەر کردووە، لانی کەم لە مەودای نزیکە بەداخەوە ڕەنگە شتێکی ڕوون دیار نییە بۆ ئەوەی کە موچەی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێ. بە بڕوای من ئەمە بەسراوەتەوە بە عەمەلیەی ئینتیخاباتەوە لە عێراقا کە لە مانگی 5 ئاگرێت. زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین، ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بەڕێزتان.